بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بنار مستەفا هاتمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان بەرواری 11 جانیواری 2023 دا کۆمەڵی بابەتێک هاتوون. سەرەتا سەبارەت بە سەوباسەکانی مەلا بەختیار، سەبارەت بە بوونی میلیۆنەرەکان و چەتەکان لە کوردستان، هەروەها سەبارەت بە یادکردنەوەی قاسمی سلەیمانی لە شاری سلەیمانی و سەبارەت بە ڕووداوەکانی ئێران هەروەکو بەرنامەکانی تری ڕادوو بەشێک دەبن لە بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ TV. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە بەرنامەکانماندا. لاگەڵمان. مەڵێ عزیزان، لە تەوەری یەکەمدا موحسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەرمان لەگەڵدایە بۆ ئەوەی کە تاوتوێ قسان بکەین کە مەلا بەختیار کردی سەبارەت بە بوونی میلیۆنەرەکان و چەتەکان لە کوردستاندا. موحسین کەریم، ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای. هەموو کاتێکتان باش، سپاس بۆ ئێوەش. ئەگەر لەوە دەست پێ بکەین کە مەلا بەختیار ئاماژەی بۆدا لە کوردستاندا چەند سەد کەسێک هەن بوون بە میلیۆنەر بێ ئەوەی لە ئیقتصاد بزانن، هەروەها ئاماژەی بەبوونی کۆمەڵێک چەتە کرد کە لە کوردستاندا هەن. پێش ئەوەی کە بچینە سەر وردەکاری تری قسەکانی و بابەتێک کە ئێوە لە بڵاوکراوە ئۆکتۆبەری دوێنێدا بڵاوتان کردەوە، سەرنجی خوێنە بینەران بۆ ئەوە ڕادەکێشم کە ئەو وتارەی هاوڕێ موحسین کەریم بخوێننەوە. ئەمە پرسم، ئاخۆ ئەمە ڕاست بێت لە کوردستاندا سەدان کەس هەبن بێ ئەوەی هیچ شارەزایەکانی ئیقتصاددا هەبێتن ببن بە میلیۆنەر و بە چەتە ناو بهێنرێن؟ بڕوای من ئەوەی کە زانی چۆنە مەرجنی هەر کەسێک کە لە ئیقتصادا شارەزا بووبێ بە سەرمایەدار، بەشێکی زۆر لە ئیکۆنۆمیستەکان و شارەزانی باری ئابووری ئەسڵەن تەنها کارمەندێکن، مۆزەفێکی سەرمایەن و کە لە دامەزراوە ئابووریەکانی سەرمایەداریە کارەکەن و لە بەرامبەر ئەو کارانیان بڕێ معاش وەرەگرن. بەڵام ئەوەی کە تەواو کۆمەڵێک سەرمایەدار دروزە بێ بەستراوەتە بۆی کە ئەمان پارەیەکیان لە بەردەسا یا بڵین سەرمایەکیان لە بەردەسا ئەتوانی سماری بکەن و پێبی ئەو یاساکانی سەرمایە ئەتوانن کە سەرمایە کەڵەکردن. وەڕەنگە ئەسڵەن چەندی سەرمایەدار هەبێت کە بەم میکانیزمە کارەکان مەبەستم بە شێوەیەکی ئاسایی طبیعی لەگەڵ قانونەکانی کەڵەکەی سەرمایە ئیژەکات بەبێەوەی کە شارەزایی ئابووریە بێت. بۆیە پێم وایە کە ئەو بابەتەی مەلا بەختیار هێنایەوە تەنها بۆ بوو کە بە بڕوای من ئەوە بوو کە پیشانی باکە سەرمایەدارێکی محتەرەم هەیە کە ئەوانەی بن بە سەرمایەدار هەمووی شارەزای بواری ئابوورین و بردە بۆ مەسەلەیەکی کە پەیوەندی بە مەسەلەی سەرمایە و کەڵەکەی سەرمایە و قوانینەکانی سەرمایە نەبێ، بەڵکۆی کە مەجموعی خەڵکی عاقڵی شارەزان لە بواری ئابووریەوە تەنها سەرمایەدارەکان ئەوانن. لە کاتێکە کە من لە دنیا واقعی ئەمە هیچ حقیقەتێکی درۆیەکی شاردار، یعنی چونکە بە هەزاران سەرمایەدار هەن کەمانە بەپێی قوانینەکانی بازار، بەپێی قوانینەکانی سەرمایە، بەپێی قوانینەکانی کەڵەکەی سەرمایە، بەپێی یاساکانی ئیسیسمار و بەهێنانی سەرمایەکارەکان بەبێ شارەزایەکی ئەوتوان لە سەرمایە لە ئابووری هەبێت، یعنی بەبێ حتا بەقەدەر کارمەندێکی بواری ئابووری سیاسی شارەزا بن کە تەنها کارمەندێکە و لە بەرامبەر کارێکەکەیکا بڕێک موچەوەڕێکە ڕەنگە لە موچەی هەر کارمەندێکی ئاسایی زیاتر نەبێت. بەڵام پێتان وایە لە کوردستانە ئێستا سەدان کەسە بن بوو بێتن بە میلیۆنەر؟ ئەوان خوان ئەڵێن کاڵێن سەدان میلیۆنەر هەیە. ئەوە بە بڕای من نازانم، من هیچ داتایەک منە بەردەستانیە بەداپۆی لە کوردستانە بۆ دەزانی سەرچاوی بابڵین داهاتی خەڵک معلوم نییە، هیچ سیستمێکی بانکی نییە تا بڵێت کە سەرمایی فلان یا مەسەلەن بابڵین چی پێڵەنەوەی کە داهاتی فلان کەس ئەوە نەیە. بەڵام ئەمانی کە خوان ئەترافەکەن، خوان لەناو ڕەسی دەسەڵاتی کوردستانان، خوان لەناو فعل و انفعالی دەسەڵاتن لە کوردستان و ئاگان لە هەموو شتێکەوە. خۆشی لە مەلا بەختیار لە پۆستێکی باڵای حیزبێکی سیاسیایە کە خۆی مەلا بەختیار لە چەندین ملیۆنەری تیا لەم حیزبا، بە بڕای من حتمما ڕاستەکە ئەگەر زیاتر لەبێرەوە کەمتر نییە و ئێمە ئەتوانین شاواهیدەکانی ببین. ئەمە شاواهیدەکانی مەبەست لەوەی بەڵگەکان کە ئیسپاتێکە مەسەلەن سەدان میلیۆنەر هەبێ، بۆی کە مەسەڵ ڕیزی ڤێلاکان، ڕیزی مەسەلەن شوقەکان، ڕیزی مەسەلەن گوندەکان، ڕیزی مۆڵەکان، ڕیزی باخوب ڤێلاکان و بە هەزاران مەسەلەن کۆمپانیاکان ئەمانە هەمووی بەعنی سەرمایەکانە چەندین ملیۆن تێپەڕەکە. مەسەلەن
ریزە شوقی وایە کە ڕەنگە مەسەن 1000 شوقە بێ ئەمانە گەر حسابیان کە هەر شوقێکی لەوانێ بای چەند دەفتەر بێت یانی و ئەمە مڵکی مەسەن ڕەنگە فلان مەسئول فیسار مەسئول یا فلان سەرمایه‌داری نزیکی ئەم حیزبانە بێ بۆیە بەڵێ پێم وایە کە ئەوە ینی هینێکی خیاڵینەوە پێشتریش لەمە و پێش چەند ساڵ لەمە پێش کاتی خۆی تاڵەبانی وتی کە لە کوردستانە نەک ملیۆنەر چەندین ملیاردێر هەیە ینی ملیاردێری دۆلار هەیە و راپۆرتەکان 1-2 ساڵ لەمە پێش کە بە جۆرێک بڵاوبووە چەند کە هیچ شوێنێک ناتوانێت بیسەلمێنێ ینی دیاری کرا هەتا بەشێک لەو کەسانی ملیاردێرەکانی کوردستان کێن کە بەشیان لە دەسەڵات تا بوون بەشیان نزیکی دەسەڵات بوون ینی بۆیە من بەڵێ پێم وایە کە محققەتێکەوە چۆن العرب بڵێ وشاهد يعني وشاهد من اهلها يعني مثلا لناو اهلك خويا خير شاهد من اهلي يعني باشي شاهد كناو خدي خوانا ناو مالك خويا شاهد يعني كمان مليونير هي يعني امان اعترافك كناو خزاني بورجوازي كردستان ناو خزاني بربرساني احزابي دسلا داري وكاله سرمایه داري وسرمایه كان باركان لبانكانا لدرو استثمار كان لناو كردستان لجير زمينه كان شاردي عنده براي من اما يعني اشتياقنيه درونيه ملا باختيار بيماني بيدروي بكات كما لمصلحتي خوشيني حتى وفيما حقتك ك همو كسي همو خلي كسان زاو كتم شويه كان شي اثباتك ك ملك مالك امانه يعني واتواني بيبيني بيجمري حسابي وكي بلا اثباتك ك صدام مليون لكردستان هاي ونقطه كبلم يعني او فكر فلاكتي لبرابر يعني قال مدي وكيتري بنبخشي دي وكيتري وكا يعني زين شو انا بقدر ويك لولا سرمایه‌دار و دەوڵەمەند هەڵتۆقیون بەقەدەر ئەوەش لەولا خەڵک تووشی فقر و فەلاکەت وەژاری بووە یعنی ڕیزی خەڵکی هەژار مەسەن کەم دەرامەت بێخانە و لانە مەسەن کە موچەیەکی کەمەرگەیە بێکارن ینی لە بەرامبەریشان مەسەن ئەم ریزەش فراون یعنی بە هەزاران هەزار کەس بەدەیان هەزار کەسێکە ئەسەن محتاجە بۆ نانی شەو بۆیە بڵێ توام ئەمەش وەکوینێکی وەکو تەکمیلەی ئەوەی کە بەو دەرەجەی کە کەمایەتێکی سەرمایه‌داری ملیۆنەر دروست بووە بە جەماوەرێکی فراوانی مليوني خلقي فقير وجايزو كما ببي منطقي كوماغاي سرمایه‌داری چون بو درجه للايك سرمایه‌دار هل توقي سرمایه‌دار شاكا سرمایه كلا قبل ولا شو فقر وفلاكات وجاري كلا كابد يعني دوانيه كن كل يكتي تاوكل لو قلت فيديك بلا بو ملا بختار او قصانه دكات ولا چند جاگيكي تريشا بختار قصيها وشوي كردوها هز دكي شێوەیەک ئێوێ خۆی لە دەرەوەی ئەم بەشەی دەسەڵات نیشان بدات هەر ملیۆنەرەکان و هەم دەسەڵاتدارەکان بەڵام ئێوە لە سەرروتان بڵاوکراوی ئۆکتۆبەردا کە دوێنێ بڵاوکرایەوە ئاماژە بۆ دەدەن کە مەلابەختیار خۆشی بەشێکە لەوانە و ناتوانێت بەرداری ئەو بەشە بێت کە بەچەتە ناویانە بات ئەگەر لەسەر بە ڕوونکردنەوەی زیاتر بدات بەڵێ زانین چوارە مەلابەختیار 30 ساڵە خۆی لە چوارچەوەی ئەم سیستمەی کە ئەم ملیۆنەرانی دروست کردووە هەڵسوڕانی کردووە و لە هەزار هێشتا لە پۆستی باڵای یەکێک لەو سێ حیزبەیە کە خۆی ئەڵێ ملیۆنەرەکانی تایە و ئەوان وەخۆشی هەستا هەتا ئێستا دیفاع لە سیستمی سەرمایه‌داری و کاپیتالیزمە کادیانی بۆیە مەسەن ئەو ناتوانێت لە دەروێن بازنەیە بێ ئەوان خۆیان ئەو زەمینیان دروست کرد کەم سەرمایه‌داران دروست بێ و ئەو زەمینیان دروست کرد کە ئیستیسمار و چەوسانەوە دروست بێت و ئەو زەمینیان دروست کرد کە فقر و فەلاکەت و هەژاری لەناو کۆمەلگای کوردستان دروست بێت یعنی ئەمە حقیقەتێکە کە وتم يعني لروج روشنتروا هم خلق كورسان اما ازانت يعني ازان شو خطاكت انا ونيتو بينيد همو تاوانا كانت كيتا ملي او سياسه 400 كسي كبحسام مليونير سيستميكي سياسي اما يدرس كدو سيستميكي سياسي ك رنga يعني كساني كتابه كاسن رنga 400,000 دولار كشان نبي بلام امان بشكل لو سيستما او سيستمان راقرت ولا دزغاكاني اسايش بوليس حتى دادگا امانه همیان بشکل لوی کم سیستمان راگرتو ناتوانی امازان چون تنها بینی چند کسی تاوانبار کی مثلا اوانی تری پاکانه کی کپارینیا او که مثلا سرمایه کی زوی نزیوا او که کلکی سرمایه زوی نکول جهان به بتاوانن بلا معلوم هم سیستمی که زمینه دروست سیاست ملیون دروست به سیستمی کی آبوری سیاسیه که لەسەر بنەمای نایەکسانی اقتصادی دروست بووە لەسەر بنەمای نایەکسانی ئابووری دروست بووە لەسەر بنەمای ئەوەی کە هێزی چینی کرێکار و خەڵکی چەوسا و زەحمەتکێش پشەوسێنەوە بەشێک لە ڕەنجی ئەوان ببرێ و داهاتی کۆمەلگا لەلایەن کەماتێک و دەستی بەسەر بگیرێ سەرچاوەکانی داهات و سەرچاوەکانی بابڕین ئیمکاناتی اقتصادی لە کۆمەلگایان بچ لە سەرچاوی نەوت گازە ئیمکاناتەکانی ترا گومریکەکان ئەمانە هەمووی لە دەستی جەماعەتێکا کۆ بووتەوە کە ئەساسەن بە حکمی دەسەڵاتێکی سیاسی مێ ڕاگرتووە تۆ دیقەت باگەرم 300 کەسە دەسەڵاتێکی سیاسی لە پشنەبە بەبڕای من لە شۆڕۆژێکە خەڵک سەروەتەکان داوە ماڵێ بەڵام دەسەڵاتێکی سیاسی کە دیفاع لەوانەکات بەچەک و بە میلیشیاکەی دیفاع لەو دەسەڵاتەکە و ئەمانیش حتمما سوودمەندن مەسەن بەشێک بەبڕای من لەمانە يعني قسەکەران و
ڕۆشنبیرانی بۆرژوازین خێڵی بۆرژوازین کە دیفاع لە دەسەڵاتەکەکەن دەسەڵاتی کوردایەتەکەن پاکانەی بۆکەن یعنی ئەمە بە بڕای من خێڵێکی گەورەیە تەنها 300 کەس نین کەمانە خاوەنی ملیۆن دۆلارن یا ملیۆنەرن بەڵکو تەیفێکی فراوانە باڵین ریزێکی فراوانە لە قسەکەران لە وتاربێژان لە ڕۆشنبیران لە سیاسەتمەداران لە دەستگاکانی جاسوسی سەرکوت و پۆلیس هەتا لە دادگاکان لە قوانین ئەمانە هەمویان دەستی یەک بە بڕای من ئەم وەزعیان دروست بکە ئەم خەڵکەی ئەم 300 ملیۆنی تیادرووە لە پاڵەوانشا چەندین دەوڵەمەند و سەرمایه‌دارتر کە بە سەدان هەزار دۆلاریان هەیە خێڵک لە باڵین ئەوانی کە لە بەرامبەر مشتێک پادەیە مەسەن دیفاع لەو سەرەوت و سامانی ئەوانەکەن بەکرێگیراوانە هەتا ئامادەن تاوان بکەن تیرۆر بکەن خەڵک بکوژن مەسەن خەڵک زیندانی بکەن پاسەوانی زیندانەکان بۆ بکەن ئەمانە بەڕای بەشێک لەو سیستمەوە ئەمە سیستمێکە کە تاوانبارە بەڕای من نەک تەنها 300 کەس و بەنابەختیار لەناو ئەم سیستمەیە بەنابەختیار ئەگەر خۆشی کە من پێم وانییە سوودمەند نەبوو بێ لەم ئیمکاناتی اقتصادی کە هەیە و هەر ئەوەی کە لە ڕێسی حیزبێک باڵی لە پۆستی باڵای حیزبایەوە چەندین دەستگای لەژێر دەسایە کە ئێمە ئاگادارین باشە ئەمانە هەم ئیسپادەی لەو ئیمکاناتەوە جا ئەگەر بە قەدەرێکی نەبوو کەمتر بۆ ئەمە بەرحاڵ ناتوانێت پەرێزی ئەو پاک ناکاتەوە کە لەم سیستمە حکومڕانی کە هەبوو ئەو بەشی هەیە و تا ئێساش دیفاعی لێکە واتاوی کە دیفاع لە بە جۆرێک ئەوێت ئەم وەجە خراپە یعنی وەجێکی خراپ شامە کە ئەکرێ ئەم وەجە باش بێت ئەکرێ باش بێت و خۆشیێت تا زۆر جامەی وتووە چاکسازی بکرێ بە بڕای من تەنها ئیسپاتێکە کەم دیفاع لەم سیستما کات بۆم سیستمە چەتەگەری زیاتر نییە من لەو وتاری کە باس تاکرێن باسم کە هەتا سفودی سەرمایه‌داری خۆی ئەساسن ئەوەی کەتا مارکز لە کەپیتاڵە باڵێن کتێبی سەرمایە باسیەکە یەکەم کەڵەکەی سەرمایە ئەساسن لەسەر ئەساسی زوڵم و ستەم و خوێن و هەتاوی کەڵێ بە ئاگر و خوێن نووسراوە یعنی مەسەن ئەڵێ مێژووی سەرمایه‌داری بە ئاگر و خوێن نووسراوەی کە فەلاحەکانیان لە زەویەکان دەرەکرد کێڵگەکانیان ئەکرد بە کێڵگەی مەزارعی ئەسب سواری و هینی دەوڵەمانەکان ئەوەی کە مەسەن ئەکرد بە شوێنی باڵێن مەزرعەکانی بەریتانیان ئەکرد بە شوێنی لەوەڕانی مەڕووماڵات بۆی کە خوریەکانیان ئینکەن بۆ سەنەعاتی بڵێن چنین و ڕستن وەتا ئەوەی کە تاڵان و تاڵانکاری و باڵێن داگیرکردن ئەمانە هەمووی بەشێک بۆ لەوەی کە مەسەن سەرمایە گەشەی کردووە کەڵەکەی کردووە بەمبە خۆیان شدووە هەتا مەسەن باڵێن کۆیلاتی کە بەڵای من یعنی نەنگێکە بە ناوچەوانی سەرمایه‌داری و لە دنیای معاصرە کە سەرمایە ئەوروپی سەرمایە غەربی ئەساساً لەسەر بەڕاستی لەسەر کاری هەرزان و کاری کۆیلەکانی ئەفریقا دروست بکە بازرگانی کۆیلە لە ئەفریقا دەستی پێکردووە بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بە سەدان هەزار کەسیان بەرەو وڵاتانە بۆ بەتە شرایطێک و لەرومەچێکی سەختی نائینسانی کاریان پێکردن و سەرمایە لەسەر ئەساسی ئەمە کەڵەکە بووە هەتا بەڕای من دواتری ژیانی لە پرۆسەی کەڵەکەی سەرمای دواتری ئەوروپا مەسەن بەشێکی زۆری ئیسمالات لەسەر شانی کرێکارانێکە لە باڵێن شەرقەوە لە ڕۆژهەڵاتەوە لە پاکستان و ئیسان و براون و بەکاری زۆربەی مەسەن مێترۆکانی زۆربەی مەسەن قیتارەکانی ژێرزەمینی ئەوروپا بەریتانیا ئەمانە هەمووی بە هێزی کاری کرێکارانی نەکبەتی پاکستانی و ئینسانی دروستکراون کە لە شایەتێکی زۆر وحشیانە کاریان پێکراون وێ پێما کە ئەو سەرمایه‌داری مەرابەختیار ئەوێت باسی کات کە لە ئیکۆنۆمیستەکان و ئابووریزانە عاقڵەکان و بەڕێوەبرێ بەڕای من غێری سەرمایه‌داریکی ترامپ و بایدن و پۆتین و سەدام حسێن و خامنەیی و قەزافی و بچوزانم سیسی و ئەمانە زیاتر ماکرۆن و لەمانە زیاتر نیە کە لەسەر ڕەنج و لەسەر بێمافی کرێکار و زەحمەت کێش ڕاوەساوە لەسەر سەپانی فقرێکی بێوێنە بەسەر ئەوانە ڕاوەسە ئەمە شایدوێن کە تا ئێستا لە ئەوروپای باڵێن دڵی بۆرژوازی و دیموکراسی بۆرژوازی بە حساب ئەوەی کە مەرابەختیار شارەز بێکا کە سەرمایه‌داری بە شێوەیەکی عاقڵانە لێ گەشەی کردووە بین کە چۆن خەڵک هەتا محتاجی غاز و کارەبایە چۆن مەسەڵەن دەوڵەتەکان ناچار بوون کە کۆمەک بە خەڵکن کە لەبەری کە ڕەت نەبوو لەم سەرمای زستانەیە ئەمە واقعەتی سەرمایه‌داری چ بەوەی کە بە چەتەگەرەکەی مەرابەختیار باسیەکات وە چ بەو سروقسارە جوانی کە ئەو ئەوێت پیشان بەکە بڕای من جوارەکەیمان چەتەگەری بۆرژوازی و دەست بە سەراگرتن و بردننی ڕەنجی کرێکار و زەحمەت کێش و ڕاگرتیان لە ناو هەژاری فقر و بێمافیە لەوە زیاتر نییە هەرچەنەوە خۆتان ئاماژەتان بەوەدا کە ئەم سیستەمە وای کردووە سەدان ملیۆنەر لە کوردستاندا پەیدا بێن بەڵام ئەگەر پرسیاری بینەرێک ئاڕاستەی ئێوە بکەم کە سەرچاوەی سەرەکی دەوڵەمەندبوون لە کوردستاندا چییە؟ واتە چۆن لە کوردستاندا ئەکرێت کەسانێک دەوڵەمەند بن؟ بەڵێ بزان چۆکو بم بەخشوەکو باسم کرد کە چۆن لە هەر شوێنێکی دنیاە لە ڕێگەی دەست بە سەراگرتن لە ڕێگەی بردننی بەرهەمی ڕەنجی خەڵکی تر لە ڕێگەی دەست بەسراکردنی مرتوو ئیمکاناتی خەڵکی تر من گەر باسی بکەم مەسەن باسی پرۆسەی سەرەتایی کەڵەکەی سەرمایە بکە چۆن لەسەر دەست بەسراگرتنی
زەوی فەلاحەکان لەلایەن وردە مالیکەکان وردە بۆژوازی شارەکان وردە کە مەسەن تەتەوری سەنعەت دەست پێ کاتەوەی کە مارکز دەڵێ دۆزینەوەی زێرزی و مەسەنەڵی کۆیلایەتی ئەمانە وردە بنەمای سەنعەتی عەسری تازە سەنعەتی بۆژوازی یعنی سەرمای پیشتازیان دروست کرد ئەمانە لە کوردستانش بە هەمان شکڵ چینێک با بڵێن چینێک با بڵێن کە دەسەڵاتی بەدەستەوەی کە نوێنەرەکان لە دەسەڵاتان ئەمانە بە حکمیەوەی کە دەسەڵاتی سیاسیان بەدەستەوە بووە لە کوردستانە کۆنتڕۆلی سەرچاوەکانی داهاتی اقتصادیان کردووە و ئەمانە چ لە دەوروبەری خۆیان ینی چ لە مەسئولین و ئەندامانی حیزبەکان و چ لە کۆمەڵی خەڵکی دەوروبەری خۆیان ئەمانە سەرما ینی ئەساسن لێرەوە با بڵێن سەرەتای سکەڵکێم سەرمایە دروست ینی سەرمایە لە کوردستانە بە بڕای من ناڵم تەنها بۆم دەورێ بووە سەرمایەدار کەم تازۆ لە کوردستان دروست بە لە پرۆسەی با بڵێن گەشەی سەرمایه‌داری لە عێراقەکە پێش لە هەتا دەسەڵاتی پارتی وەکێتی و ئەوەی کە پێڵ حکوومەتی کوردی بۆژوازی عێراق و حکوومەتی بەحز و دەسەڵاتەکانی پێشووترەوەن بنامەکانی اقتصادی سەرمایه‌داریان دروست کردووە بنامەکانی ئابووری سەرمایه‌داران لە عێراق و کوردستان دروست کردووە سەرمایه‌دار دروست بووە بەڵام بەو زەخامەتەی بەو فراوانی بەو گەورەی بەو با بڵێن ئیمکاناتە خەوەڵ ئاسایی بەڕای من لە دوای 2023 بە تایبەتی دروست دەبێت کە با بڵێن سەرمایەکی زۆریەتە کوردستان و ئیمکاناتێک پارێکی زۆریەتە کوردستان و ئیمکانی استثمار زیاکەوە کۆمەڵێک کە دەسەڵاتیان بەدەست ئەحزابی حاکمن هەتا فترێک وڵاو بۆ کەیانۆگەر هەتا دوکانی شەربەت هێدابنێ بێ لەگەڵی لە مەسئولەکانە شەریک بی یعنی دەستگرتن بە سەردەسەڵاتی سیاسیە فاکتەرێکی مهم بوو لە کەڵەکەی سەرمایە لە کوردستانە بڕێت یعنی ئەگەر ئەوە بڵین کە بە جۆرێکەوەی کە مەلا بەختیار بیڵێ ئەگەر لە ئەوروپا لە ڕێگەی میکانیزمەکانی اقتصادەوە خۆی کەمال باسم کە لە ڕێگەی دەستپرساکردنی زەوی لە ڕێگەی مەسەلەن تەحویلکردنی مەزارعەکان و یەکان بۆ شوێنی لە وەرگای ئاژەڵ و ئەمانە میکانیزمێکی اقتصادی بۆ کە لەگەڵیشی حتمەنی سیسما چەوسانە و زوڵمەوەی کەوتم کۆیلەکردن سەرکوتکردن ئەمانە مەسەلەن بەشێک لە تاریخی سەرمایه‌داری بەڵام بە بڕای من لە کوردستانە یعنی ئەم میکانیزمە یعنی بڵین گەشەی ئابووری نۆرمەڵ کەمتر دەوری هەبووە بەڵام ئەوەی کە کۆمەکی کرۆ بە تەسریعی ئەم پرۆسێ بە بڕای من ئەو کە کۆمەڵێک مەسەن ئەحزابی سیاسی کە خۆیان نوێنەری بۆژوازی بوون دەستیان بەسەر دەسەڵاتە گرتووە دەستیان بەسەر ئابووریا گرتووە دەستیان بەسەر سیاسەتا گرتووە و ئیمکانێتی سیاسەتیان بەکارهێنا بۆی کە بتوانن یعنی سەرمایەکی زۆر دەستی خۆیان کەڵەکە بکەن و ئێستا گەر دیقەت بە زۆربەی کۆمپانیەکان کۆمپانیا سرەکان دامەزراوە ئابووریەکان و هینەکان هەموو دەژێت دەستی ئەحزابەکان ژێت دەستی مەسئولەکانی ئەوانە من پێم وایە کە دەست بەسەراگرتنی سیاسی کۆنتڕۆلی سیاسی فاکتەرێکی مهم بووە لە کەڵەکەی با بڵێن سەرمایە لە کوردستان و لە ئەم زەخمە ئەم زەبرەقینەی کە حرەکەی سەرمایە لە کوردستان کرێت ینی سەرمای بە وەتیرەیەک بە باڵێن بە سرعەتێکی فراوان سەری زۆر خێرا بردوتە پێشەوە کە لە ماوەی توان بڵێم لە 2023 تا ئێستا بێوێنە ئەوەی کە سەدان ملیۆنە دروست بوون ئەوەی کە دەیان ملیاردێر دروست لەوان لە پرۆسێکی 56 ساڵی 100 ساڵی 200 ساڵیە لە ئەوروپا دروست بێ بەڵام لێرە لە ماوەیەکی مەسەن 15-20 ساڵ توانێەوە دروست بێت بە حکمی و مەوزوعی کە باسم کرد لەسەرم بابەتە من پرسیارێکم نەماوە ئەگەر سەبارەت بە قسەکانی مەلا بەختیار و بوونی ئەم چەتانەی کە لە کوردستانە هەیە لەگەڵ سەدان ملیۆنەردا دانێ قسەکە فەرمون بە کورتی ئەمن نەزانین چۆنە من پێم وایە کە ئەم قسەی ئەترافی مەلا بەختیار کە کردوێتی خۆی وەکوتم وەخێر و شاهد من ئەهلیها ئەمە خۆی لە ناو ماڵی بۆژوازیۆم شایدات کە چەتە هەیە لە کوردستانە 300 ملیۆنەر هەیە و ئەمەشیان بە چەتەگەری پیا کردووە بە بڕای من ئەمەی تر معنایەکی هەیە تا بەم تعبیری مەلا بەختیاریش کاڵێ یعنی ئیسپاتێکە کە ئەمانە دەسەڵاتی سیاسیان بەکارهێناوە بۆ هەژارکردنی خەڵک بۆ بێمافکردنی خەڵک بۆ زەوتنی مافەکانی خەڵک بۆ مەسەن بێبەشکردنی خەڵک لە خزمەتگوزاری بۆ هەموو ئەمانە ینی دەسەڵاتی سیاسیان بەکارهێناوە بۆ ئەم چەتەگەریەوە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک چەتەن کە دەسەڵاتی سیاسیان بەکارهێناوە هێزی میلیشیان بەکارە بۆ هەژارکردنی خەڵک بۆ فەقیرکردنی خەڵک بۆ گەیاندنی خەڵک بەم ڕۆژە بەم ڕۆژەی ئێستا من پێم وایە کەمە بەڵگەیەکی مهمە بۆی کە خەڵکی کوردستان بڕیاری خۆی بە بڕیارە قەرار نییە خەڵکی کوردستان لەژێر دەسەڵاتی چەتا ژیان بەسەر بەرێ قەرار نییە ئیتر ئاو کارەبای خەڵک لە دەستی مەجموعە چەتا بێ قەرار نییە ژیان و ئایندەی خەڵکی کوردستان لەژێر دەستی مەجموعە چەتا بێ قەرار نییە ئایندەی مناڵەکانی قەرار نییە تەندروستی خەڵک قەرار نییە توزانم قەرانێ داودەرمانی خەڵک لەژێر دەستی مەجموعە چەتا بێ معلومە کۆمەڵە چەتە کە تەنها هەدەفیان کەڵەکەی پارەیە و ڕوتانەوەی خەڵکەوە و تاڵانکردنی خەڵکە معلومە کە بەقەدەر زەڕێک بەقەدەر پوشێک قیمەت و بەها بۆ ژیان و گوزەران و تەندروستی و ئایندەی خەڵک دانانێن بۆیە بە بڕای ئەمە ئەتوانێت پامێکی مهم بێت توانێت بەڵگەیەکی مهم بێت کە خەڵک دەبێت بڕیاری خۆی بە تاکەی چاوەڕێوەکەن کە ئەمانە دەسەڵات و فەرمانڕەوای ئەوان پێم وایە کە ئەمە
حکمی ئەوەی دەرکەوت کام دەسەڵاتە بێ بڕوامە چەتەن و بەڕای من جێگەی چەتە زیندانم لەو سەرەتایە شاوتومە جێگەی چەتە زیندانە کاتێک دەسات دەستی خەڵکۆ بێت حتمما چەتەکان لە زیندانن یعنی دزەکان لە زیندانن دزە گەورەکان ئەوانی کە سەرەت و سامانی خەڵگەزن حتمما بێ لە زیندان بن بۆیە پێمانێک ناکرێت کە ئەمان دەسەڵاتدار بن من پێم وایە کەم حکومەت دواکەوتووە تەنها ئەتوانین ئەوەی لێ بکەن کە بێ خەڵک کوردستان بڕیاری خۆی بادووە بێ خۆی ئامادەکات بۆ ئەم بۆی کە دەسەڵات لە دەستی چەتەکان وەرگێتەوە دەسەڵاتێکی ئینسانی دامەزرێنەکە گوزەران ژیان کارەبا ئاو تەندروستی خواردن ژیانێکی شەرافەتمەند بۆ هاوڵاتیانی کوردستان دابین بێ ئەوانەشی کە دەستیان بەسەر داهاتی کوردستان کە چەتەگەریان کرد هەڵیان کردو بەڕای من بێ دەست بکرێتەوە بە قورگیانە هەموو کە خواردویانەوەی تەجزیوانە دیام سەرێتەوە خوان ڕۆژەکانی ژیانیان لە زیندانە تەواو بکەن یانە زیندانی بکەنەوە تۆڵەی هەتا ئەو تاوانانەی کە کردوانە من نەک تەنها ئەمە هاوڕێ بنات ئەمانە زانین چۆنە ساڵانێکی زۆر تاوانیان بەرامبەر نەکبەتیان بەسەر خەڵکی کوردستانە هێناوە لە ئەنفاری لە کیمیابارانی لە کوژدانی هەزاران گەنج و ڕۆڵەی خەڵکی کوردستان کە ئەمانە بەناوی ئەوەی کە ڕزگاری بۆ خەڵگەهێنن و ئازادی بۆ خەڵکی ژیانی خەڵک باشەکەن سەدان گەنجیانەوە بکوژ هەزاران گەنجیانەوە بکوژ کاراساتیان بەسەر خەڵکی کوردستان هێناوە ئەنفاریان بەسەر خەڵکی کوردستان ڕاستە ڕژێمی بەعزە ئەنفاری کرد بەڵام ئەمان دەستی ڕژێمی باسییان درێژ کرد لەم ڕۆژانە مامڕۆستەم خۆی کەیەکێکی تر لە شخصیەتەکانی یەکێتی و گۆڕانەوانە ئەڵێ مامجلال خۆی بۆ هۆی کە کیمیابارانی هەڵەبجە بکرێت مامجلای ژەڵێت نەوشیوان بوو کیمیابارانی هەڵەبجە ئەمانە کەواتە بەڕای من تاوانبارن یعنی هەتاوی ئەنفالەکان بە بڕای من لە دوای ئەو بوو کە ئەمان چوون لە نەوتی زەمبوریان نەوتی کەرکووکیانە بەدەستی ئێران من پێم وایە کە نەک هەر لەسەر ئەو تاوانی ئێسەیکەن بەرامبەر بە خەڵک لە بەرامبەر ئەوەی کە 50 ساڵ ئەمانە کوڕی خەڵکیانەوە بکوژ کچی خەڵکیانەوە بکوژ ماڵی خەڵکیان وێران کردەوە شار و شارەکان هێناوە بە تاوان کرد و بەوێرانکرد بەڕای من لەسەر بە حاسەبە بکرێن و ئەمانە شوێنەکان کوتم زیندانە نەک دەسەڵات و ئەمانە ئەهلیێوانی کە دەسەڵات بگرن دەسەڵاتی بەدەستی بە خەڵکی کوردستان ئەبێ درەنگ یازوو بێن بڕیاری خۆی باوە ئەم قسانێ بەلاوەختیان تەنها بەڵگەیەکە بۆی کە ئەبێ خەڵکم بڕیاری بە وەلە زیاتر دوانەکە محسین کەریم ئەگەر بۆ ساتێک لەگەڵمان ئەبمێنیتەوە چانێکی بچووکێک و پاشان سەربارەت بە یادکردنەوەی قاسمی سلێمانی لە شاری سلێمانی کۆمەڵە پرسیارم لە ئێوە ئەبێت بۆ چانێک دەدەین و لەگەڵ ئێوەدا بەردەمان دەبین لەسەر ئەم تەوەری تریان بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و محسین کەریمان لە گەڵدایە ئەم جاریان بۆ تاوتوێکردن سەبارەت بەیتنەوەی قاسمی سلێمانی لە شاری سلێمانی محسین کەریم لە ئێران خۆشانێکی جەماوەری پێێتە شوارە مانگیەوەوە وێنەکانی قاسمی سلێمانی لەوێ دەسووتێنرێت بەڵام لە شاری سلێمانی دەسەڵاتداران و حیزبەکانی هاوپەیمانیان یادی دەکەنەوە هەڵبەتە یەکەم جار نییە کە یادی قاسمی سلێمانی دەکرێتەوە لە دوای 2009 دەکوژێت لەلایەن ئەمریکاوە ساڵانە یادی کراوەتەوە سەرەتا ئێوە تێڕۆنینی گشتیتان چییە لەسەر یادکردنەوەی ئەم قاسمی سلێمانیە لە شاری سلێمانی بەڕای من ئەوەی کە ڕوویان لە سلێمانی و خۆشی باسی کرد پێشتیش یادی ئەم تیرۆریستانە کراوەتەوە بەڵام ڕەنگە بەقەدەر ئەم دەورەیە ئەوە سەخت نەبێ بۆ خەڵکی کوردستانی عێراق کە لە کاتێکا لە ئێران شۆڕشێک بەرپا بووە لە کوردستانەوە تا تاران تا بلوچستان تا زۆربەی شارەکە تا ئەهواز خەڵکی ئێران یەک دەنگ هاتنۆتە سەر جادەوە لە دژی جمهوری ئیسلامی و لە دژی مۆرەکانی ئەمڕژێمە لە دژی ڕەمزەکانی ئەمڕژێمە هاتونتە مەیدان و ڕەمزەکانیان پۆستەری و کەیکەلی ڕەمزەکان سووتێنن لە سلێمانیە یادی قاسمی سلێمانی گەورە تیرۆریستی سەر بە جمهوری ئیسلامی بکرێتەوە ئەمە بەڕای من نەنگیەکە کە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی شەرمەیانی شەرمە کە دەسەڵاتێک جورئەتی ئەوە کات دەسەڵاتێک کە بەحساب لەسەر خوێن و ڕەنج و قوربانی خەڵکی کوردستان لە بەرامبەر ستەم دژی ستەم و زوڵم و لە پێناو ئازادیە بەحساب ئەمانە هاتوون و قرار بوو کەمان نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن و بە نوێنەتی خەڵکی کوردستان حکومەت دروست بکەن بۆم حکومەتە نوێنەری ئاواتەکان و ئومێدەکانی خەڵکی کوردستان بێ و هەتا نمونەیەک بێت بۆ با بڵێن خەڵکی کوردزمانی ناوچەکانی تر شوێنەکانی تر لە ئێران لە تورکیا لە شوێنەکانی کە بڵێن ئەمە لانی کەم حکومەتێکە کە بە زمانی خۆبان قساکە حکومەتێکە کە
حکومتێک بە حساب بە زمانی ئەوان کاڵێت داگیرکرد نیە، حکومەتی غەیرە نیە، حکومەتی خۆمانە، وەمە قەرارەکە ڕێز لە کەرامەت و لە حیسەت و لە ئیحساساتی هاوڵاتیانی کوردستان بگرێ، ئیسپاتی کرد کە ئەم دەسەڵاتە بەڕاستی بەقەدەر سەرەدەرزیەک ڕەبتی بە خەڵکی کوردستان بە ئاواتەکانی بە هەتا بە کەرامەت و شەخسەتی خەڵکی کوردستانەوە ئەوان ئامادەن هەموو ڕۆژێ کەرامەت و حیسەتی خەڵکی کوردستان پێشێل بکەن لە بەرخاتی بەرژەوەندی خۆیان. یعنی زانین چۆنە خەڵکی کوردستانی ئێران کاتێک کە ئەبینن لە سلێمانی یادی قاسمی سلێمانی کرێتەوە بەڕاستی ئیحساسی نەوعێک لە عەرە بەڵێ تەنیبی زەمیرەکەن، یعنی وجدانیان ناڕەحەت دەبێ کاتێک کە لە سلێمانی کە بە حساب مەڵبەندی بەرەنگاری دژی بەقس و دژی ڕژێمی سەرکوتگەری بەقس و بە جۆرێک هەتا مەفاهیمەکانی کورداتی کە ناسۆیسەکانی کورد لە چوار پارچەکەڵەن مەرکەزی وەستانەوەی کورداتی بوو لە دژی ڕژێمەکان، ئێستا بۆ بە مەڵبەندی لاوانەوەی تیرۆریستان و کوژانی خەڵکی ئێران و خەڵکی کوردستانی ئێران بە بڕوای ئەمە وەکوتم بۆ خەڵکی سلێمانی و بە خەڵکی کوردستانی عێراق ڕاستی ناڕەحەتیە، جێگەی ئەسەفە و بەڵگەیەکی بەقووەتە بۆی کە دەسەڵاتدارانی کوردستانی عێراق یەکێتی و پارتی ئەمانە بێژگە لە کۆمەڵێک نۆکەری جمهوری ئیسلامی دۆڵتای ناوچەکە کە بەرژەوەندیان بە تەواوی گرێ دراوەتە بۆ ڕژێمە وەحشی درەندانە و بە تەواوی کەوتوتە بەرامبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان و جێی خۆیەتی کە نەگەر خەڵکی کوردستانی عێراق لێرە بە نەفرەتیان بکەن و بە بڕوای من بە جۆرێک لە جۆرەکان ئەبێت ڕەدی ئەمە بنەوە هاوکات خەڵکی کوردستانی ئێران بێمە تەجروبەیەک بۆیان کە کوردایەتی و ناسیۆنالیزم بێژگە لەم پۆخڵەوات و ڕەهاتەی شتێکی تری بەدەستەوە نییە. ئەمانە ساڵانێکی زۆر کوڕی خەڵکیان نا بە کوردۆ کوتم کچی خەڵکیان نا بە کوش خەڵکیان وەزی خەڵکیان وێران کرد، ماڵ خەڵکیان یا بە وێرانکردن لە بەرامبەر بەعسا، بەڵام ئاخرەکەی ئەم مەجموعە چەتەوە کە خوانەڵێن چەتە و مەجموعەیەک نۆکەر مەجموعە بەکرێگیرای وڵاتەکان کە لە هیچ شتێک شەرم ناکەن، لە قێزەوترین شەرم ناکەن لە بەرخاتی بەرژەوەندی خۆیان. بەڕاستی بێ ئەوان هەڵوەستێ بکەن کە یعنی ئەحزابی کورداتی لە ئێرانیش ناسیۆنالیستەکانی کورد لە ئێران غێری ئەمانیش کۆمەڵێک چەتە کەسبێنێ لەسەر خوێن و قوربانی و ڕەنجی ئەوان ئەتوانن سەرۆت و سامان پێکەن و حکومەتێک دروستکەن کە حکومەتی چەتەکامێشێکی تر نییە. بۆیە بە بڕامە هەر و ڕەوتەی کە ئێستا خۆیان دەستیان پێ کردووە، ئەو ڕەوتەی کە لەگەڵ خەڵکی ئێرانە لە شۆڕشێکا بەردان کە سەرجەم دەسەڵاتی ڕژێمی جمهوری ئیسلامی نیشانە گرتووە و ئاماجی ڕوخانی ئەم ڕژێمەیەوە خۆیان نەبەستوە بە هیچ بانگەشەیەکی ناسیۆنالیستی و کوردایەتی و لەم بابەتانەوە ئەوان لە چوارچەوەی خەباتێکی سەراسەری کرێکاران و زەحمەتکێشانی ئێران لە پێناو دامەزانی دەسەڵاتێکی دیموکراسی خەڵکی دەسەڵاتێک کە شوراکانی خەڵک بەڕێوەی بەرێ دەسەڵاتێک کە دیموکراسی ڕاستی خۆی بەڕێوەی بەرێ نە کوردایەتی و نە قەوم و نەگەر ئەقوام. بەڕای من ئەمە بێت تەجروبەیەکی گەورە بێ وەکوتیشم خەڵکی کوردستانی عێراقیش بەڕاستی ئەمە ئەبێت ئەمە هەڵوێستەیە بکات لەسەر ئەم قەزێوە، نابێت ئەمە ئەروە بە ئاسانی تێپەڕێ. خەڵکی کوردستان من دڵنیام شەریک نین لەمە، خەڵکی کوردستان لە دڵەوە ناڕەحەتن لەم کارێک کە دەسەڵاتدارانی کوردستانیکەن و بەبران بەشێک لەو کارانە سەیرەکەن کە چۆن لە بەرامبەر خەڵکا وەسانەتەوە، چۆن لە سەرنان و گوزەران و ژیانیان ئەوان پەلاماری خەڵکیانە و بە فیشەک و بەمە وەڵامیان هەتا لە یەکەم ڕۆژەکانی پشتوانی خەڵکی سلێمانی لە خرۆشانی ئێرانە بە چەک و بە گازی فرمێرۆژ وەڵامیانانەوە خەڵکی کوردستانی عێراق و خەڵکی سلێمانی و شارەکانی کوردستان بەشێکن لەو بزوتنەوەی خەڵکی ئێران و بەمە ناڕەحەتن. بەڵام بە بڕای من وەختی ئەوەیە کابێ بە هەر شێوێک بەیانەکرێت دەبێت بەڕاستی خۆیان جیاکەنەوە لەم دەسەڵاتە، لەم کۆمەڵە مافیا و لەم چەتە هەتا لەم بەکرێگیراوانەی کە ئامادەن لە وەزعێکی حەساسی بزوتنەوەی شۆڕژنیانی خەڵکی ئێرانە کە بەشێکی خەڵکی کوردستان ئێستا بە ئومێدەوە ئەڕوانێتەوە شۆڕشە، ئەمان هاتوون لە پاڵ مجریمەکان و ئەوانەی کە بڕیاری کوشتنی گەنجانی کوردستانی ئێرانە وەستان و یادی ئەو مجریمانەکەنە. بەڕای من ئەمە شەرمە نەنگینە و بێ خەڵکی کوردستان لەسەرەمە بێدەنگ نەبێت و هەڵوێستی جدی هەبێت لەم بارەوە. بەڵام ئەگەر تەماشای وتان بکەین کە لەو مەراسیمی یادکردنەوە قاسمی سلەیمانیدا دەوترا زۆر لە ئەستی واوەتر بەسەر قاسمی سلەیمانیە هەڵدەوترا. بۆ نمونە باسەوە دەکرێت کە چەندە کەسێکی ئاشتی خواز بووە، چەندە کەسێکی تێکۆشەر بووە، چەندە کەسێک بووە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان و ئەو ناوچەکەتا بووە، تاوەکەوەی کە هەواڵ ئەبوبەکر پێشنیار بکە کە ڕۆژی تیرۆری قاسمی سلەیمانی بکرێتە ڕۆژی جیهانی ئاشتی. ئەم پیا هەڵدانانە بەسەر قاسمی سلەیمانی لە چیەوە؟ بەڕاستی هێندە ئاشتی خواز بووە و لە پێناو ئاشتیدا تیرۆر کراوە، یاخۆت سەرچاوی ئەم پیا هەڵدانانە لە چیەوە؟
هاورا بلا ملتوكوت بمعنى مجموعة نوكر ومجموعة خدمتكاري جمهوري إسلامي براسي يعني طبيعية كنوكر كان وصفي أغاكاني خوان كان بەڵام تۆ توانی لە چاوی خەڵکی ئێران و سەری قاسمی سلێمانی لە چاوی خەڵکی ئێران و سەری سەرکردەکانی جمهوری ئیسلامی بکە ینی بۆچی مەسەلەن ینی ئەگەر قاسمی سلێمانی ئاشتی خواز بۆ ئەگەر جمهوری ئیسلامی ڕژێمێکی دیموکراتیک و ئینسانی خەڵکی ئێران بۆچی شۆڕشەکە بۆچی خەڵکی کوردستان ئێران شۆڕشەکە لە دژێ ڕژێمە بەڕای من ئەمە غێری کۆمەڵێک نۆکەر کە وەسفی ئاغاکانی خوانەکەن زیاتر نییە طبعا خۆ دەزانی کە حزابەکانی کوردستانی عێراق بە حزابی کورداتی بە ئیسلامیەکان واتە حزابەکانی عێراق هەمویان ئەمانە نۆکەرەکانی جمهوری ئیسلامی کە لە باوەشی جمهوری ئیسلامیە گەشەیان کردووە بەشێکیان لە باوەشی ئەوە لەدایکبوون و بەشێکیان مەسیریان چالوسیان بەوە کرێدراوەتەوە چکان چالوسیان لەگەڵ خەڵکی عێراقانی لەگەڵ خەڵکی کوردستان نییە ئەوان بەرژەوەندەکان لەگەڵ خەڵکی کوردستان نییە بەرژەوەندەکانیان لەگەڵ کۆمەڵێک چەتە معلومە چەتە خۆشی لە چەتەیە دیانی ئەمانە کۆمەڵێک بەکرێگیراون حتما ئەوان ئەبێت یادی گەورە باڵێن وەسفی ئاغاکانی خوان بکەن و ئەوان باڵێن بە ئیجابی باشتی خواز هەڵی بسەنگێن واتە مەسەلەوەی کە چوزام لە شەڕی دژی داعشا مەسەن هاوکاری کردوون لە هاوکاری پێشمەرگەی کردومانە هەمووی بەشێک بوون ئەوزان چۆن پێشمەرگە و خزمەتکاری ئەوان دەوری بینەوە یەکێتی و پارتی بە خزمەتکاری ئێران دەوریان بینەوە دیقەت بە مەسەلەن یعنی بۆ نمونە باشترین دلیل و هینترین ئەوەی کە سەدان کەس لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە عێراقا لە کوردستان عێراقا کوژدان بەدەستێ مەحزار باوکەرێم حیزبان بۆ جمهوری ئیسلامی و هەر جوڵێک لە دژی جمهوری ئیسلامی بەسەرکوت کراوە لە حیزبی کۆمەسی کرێکاری کوردستان عێراق درا لە 2000 لەبەرەوەی کە بە جۆرێک پشتیوانی لە بستنەوەی کۆمەسی لێرانە کرد و بەسەن ڕخنەی لە جمهوری ئیسلامیە بوو یعنی خۆ ئەوە و هەتا وەکوتم مەسەلەن هەمیشە ئەو خۆپیشاندنەی کە کرا دژی جمهوری ئیسلامی کێشەی بۆ درووە ئەخیرەن وەکوتم لە خۆپیشاندانەکانی یەکەم جار بۆ دیفاع لە شۆڕشی ئێران بینیمان لە سێمای چۆن معاملە کرا بەڕای من بۆیە تەبیعیە کە کۆمەڵێک وەکوتم نۆکەر کۆمەڵێک خزمەتکار وەسفی ئاغاکانی خوان بکەن حتما وەسفەکانی ئەمە حزابانی کوردستانی عێراقیش بۆ قاسم سلێمانی وەسفی نۆکەرێکە بۆ ئاغاکەی خۆی لەوە زیاتر ئەگەر بێت و ئاڵگۆڕێک لە ئێراندا ڕوو بداتەوە کۆتایی بە کۆماری جمهوری ئیسلامی بێنێت پێتان وایە لێرە و بەدواوە یادی قاسمی سلێمانی لە کوردستانی عێراقدا بکرێتەوە من پێما ئاڵگۆڕێک کە لە ئێرانە ڕووبات سەرتاپای مانتقەکە خاتە ژێر کاریگەری خۆی هاوڕێبنا نەک تەنها کوردستان عێراق چارەنووسی حکوومەتی ئێستا عێراق بەستراوە بۆ ئاڵگۆڕانی کە لێران ڕوایات من پێم وایە چارەنووسی بزوتنەوەی حیزب الله لە لوبنان ئیسلامیەکانی یەمەن سەرجەم بزوتنەوەی ئیسلامی نەک هەر ئەوەی کەسەر بە ئێرانە بەڵکو هەتا بە جۆرێک بزوتنەوەی ئیسلامیش ئەمانە چارەنووسیان بەسراوەتەوە بۆی کە جمهوری ئیسلامی بڕوخی ئەوانە هەمووی بەشێکیان بە بڕایمە خۆریانەوە بەشێکیان ئەچنەوە کوونەکانی خۆیان بە تایبەتی من پێم وایە لە کوردستانی عێراق و عێراقا کاریگەریکی ڕاستەخۆی ئەبێت لەسەر ئەحزابی ئیسلامی و هەتا ئەحزابەکانی کوردایەتی یعنی چکۆکوتە مەسەن یەکێتی بە تایبەتی یەکێتی و ئەم ئەحزابانی تر یعنی بەتەواوی لە باوەشی ئێرانن پارتیش کەم تا زۆر ڕاستە مەسەن زۆر دەکەوتە باشی ترکیاوە بەڵام بە بڕای من هەر سەرکەوتنێک بۆ شۆڕشی ئێران و خەڵکی ئێران و کرێکا و زەحمەتکێش ئێران بە بڕام ئەتوانێت بێجگەلەوەی ئەم نۆکەرانیان لە کوردستانی عێراقا لە عێراقا تووشی سەرلێشێواوی سەردەرگومی و چۆن باوکەکەیان ئەمرێت و پشتیوانەکان نامێنێت سەریان لێ شێوێت هاوکات بە بڕای من گیانی شۆڕژگێڕان ناو خەڵکی کوردستان عێراقی گەشێتەوە بەڕای من زوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ مافەکانیان بەڕای من هەنگا گەچێتە پێشەوە بۆیە پێم وایە نەک یادی قاسمی سلێمانی ناکرێتەوە بەڕای من تەنانەت ئەو جۆرە لە دەمدرێژەکانی ئیسلامی سیاسی و ئەو جۆرە لە پێدرێژەکانی ئیسلامی سیاسی و ناسیۆنالیزمی دەسەڵاتداری کوردایەتی بۆ سەپانی یاساکانی ئیسلام بە بڕای من تووشی گیرۆدەی باڵین بنبەست دەبێت و بڕای من مەجبور پاشەکشاکان لە بەردەم ڕەوتی یەکسانی خوازی و پێشکەوتوخوازی مۆدێرنیزمی کۆمەلگای کوردستان و سکولاریزمی کۆمەلگای کوردستان محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە دوو بەرنامەی جیاوازی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون سپاس بۆ ئێوەش ڕێز و سڵام بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشنگ هەر بژین ماندوو نەبن زۆر سپاس ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و ئایندەکەی چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ سەهەندی حوسەینیدا وچانێک و دەینەوە
بەردەوامی لەسەر پێشکردنی بەرانی ئازیز و ئێستاش سەبارەت بەی ڕووداوەکانی ئێران ساهەندی حوسەینی لە ڕابەری حیزبی حکمەتی استخەتی ڕسمیمان لەگەڵدایە. ساهەندی حوسەینی ئەوەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێدایێت. ئێوارەتان باش و ماندوو نەبن، هەروەها سپاس بۆ ئەوەی کە منتان داوات کردەوە بۆی کە لەسەر مەسایل ئێران قسە و باسێکمان بێ. لە دوای کوشتنی مەحسا ئەمینیەوە نزیک دەبین لە 4 مانگە خڕۆشانێکی جەماوەری لە ئێراندا دەبینین لەسەر تاسەری ئێرانداوە. بەڵام ئەگەر هەڵسەنگانێکی خێرای بۆ بکەین کە دوای 4 مانگ پێتان وایە ئێستا ئەم خڕۆشانە جەماوەریە لە چی قۆناغێکدایە؟ هەروەکو کوتان 4 مانگ بەسەر خڕۆشانی جەماوەریدا تێدەپەڕێت. لە ماوەی 4 مانگی ڕابردوودا رابطەی خوارێ لەگەڵ سەرێ زۆر بنیادی تەغیری کردەوە. خوارەوە توانیوێتی بەشێک لە ئەو شتانەی کە شەڕی بۆە کرد ئەمەلەن بیسەپێنێ لەسەر مەسەلەی پاشەکشێ بە گەشتی ئێرشاد، لەسەر مەسەلەی حیجاب و لەسەر مەسەلە پێشڕەوی زۆر زۆر عومدەی کردەوە. خوارەوەی جەماوەری خەڵک و جوان و ژن و ئەوانەی کە لە مەیدان بوون تا ئەلان پێشڕەوی یەکجار زۆریان کردو و لە هەمان کاتدا جمهوری ئیسلامی وەکو ڕژیمێکی خەشنی سەرکوبگەری ئەوەی کە ئەی کوشت و ئەیبڕی لە بەرابەر خەڵکدا چۆکی پێدا هاتووە، پاشەکشەی زۆر گەورەی پێکراوە و لە هەمان کاتدا جەماوەری خەڵک فێر بوون کە چۆن مەیداندار بن، چۆن سازمانەکانی خۆیان پێک بێن و چۆن ئومێد بەوەی کە ئەتوانن هارترین ڕژیمی ئەو دەورەی ئەو قەڕنە بە چۆکدا بێنن، بە شکەستی بکێشن و لە بەرابەریدا بوەستن. ئەمە وەزعیەتێکە کە لە جامعەی ئێراندا وجودی هەیە، وەزعیەتێک کە عمیقاً رابطەی سەری و خوارە رابطەی جەماوەرێک کە تەلاشەکەن ئازادیان بێ، رابطەی کە جەماوەرێک تەلاشەکەن کە ڕفاهیان بێ، خەفەقانیان کەمتر بێ و ئەم رابطەیە عمیقاً لە توولی 4 مانگی ڕابردوودا ئەسەن قابلی مقایسە نیە لەگەڵ پێش مەسەلەی مەحسا، قابلی مقایسە نیە لەگەڵ ئەوەی کە هەرچەند لە توولی 40 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامیدا هەمیشە مبارزە بۆ و بە تایبەت لە ساڵی 96 و 98 ئەم ئێترازاتانە واردی فازێکی تازە بوون. بەڵام ئەم دەورە بەئێستا تایبەتمەندی ئەو دەورە ئەوە بوو کە جەماوەرێکی زۆرتر بە ئێعتماد بە نەفسێکی زۆرترەوە هاتنە مەیدان و تەلاشیان کرد و توانیان یەکێک لەو ڕژیمە هارانەی کە فکری ئەکرد لە منتەقەدا ڕژیمی ئێستا سەرەکیە دەتوانێت بکوژێ، دەتوانێت دەخالەت بکە، دەتوانێت سەرکوب بکەوە، لە هەمان کاتدا هیچ ئازادیەک، هیچ مەسەلەیەکی هیچ ڕفاهیەتێک و هیچ شتێک بە خەڵکەکەی کە لەژێر دەسەڵەتیدا ژیانەکەن نەدا. ئەمە ئەلان کاملەن بەرعەکس بووەتەوە. ئەمە ئومێدێک کە لە نێو جامعەدا هەیە، ئومێدێک کە بەوەی کە دەکرێت هەنگاوی گەورەتر هەڵێنی، دەکرێت ڕژیمێک بەو هەموو کەبکە بە و دەبدەبەیەی کە ئەیکوت من قدرەتێکی منتەقەم ئەوانیان بە چۆکداهێناوە لە هەمان کاتدا اتحادێکی گەورە، سازماندەهەیەکی گەورە، فەزایەکی سیاسی کە لە گەورەوە تا چکولە حتمما ئێوەش بە شوێن ئەم مەسەلەیەوە هەن لە مناڵی مەدرسەیەوە بگرە تاوەکو دانیشتوو، تاکو ژن، تاوەکو ئەو ژنەی کە هەمیشە لە ژێر چەپۆکی بە ئیسلا خەفەقانی سیاسی و مەسەلەی ئیسلامی سیاسی و مەسەلەی بە ئیسلا ئەوانەدا بوو، ئەلان لە خەتی پێشەوەی مبارزاتی جەماوەریدا لە سەتحێکی بە ئیسلا سەراسەریدا ژن یەکێک لەو بە ئیسلا نیرووە هەرێ گەورانەیە کە ڕژیمی جمهوری ئیسلامی لێ ئەترسێ و
و بە چۆکی داهێناوە ئەمە فەزایەکە کە لە تووری 4 مانگی ڕابردوودا ئەیبینی ئەوەی کە چی لێ دێ چی لێ نایە و بەرەو چۆ ئەچێ حتمما ئینسان دەتوانێت قسەی لەسەر بکەوە. بەڵام ئیحساس بەوە ئەکرێت کە هەمان گڕوتینی سەرەتایی نییە لە خۆشانە جەماوەریەکەی با بڵێن مانگی نۆدا واتە لە سەرەتادا ئەوە بژنان لە چکیان دەسووتان پێچەوانەی ئەو یاسایانی جمهوری ئیسلامی دەری دەکرد کاریان دەکرد یعنی زۆر گوێیان پێ نەدەدا و زۆر سەرەتایی و گڕوتینێکی زۆرەوە خەڵکی لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا دەوەستانەوە بەڵام ئێستا بە جۆر ئیحساسەکەی ناڵی پاشەکشە بە و دەلیلەی کە هەر بەردەوامە تا ئێستا خۆشانە جەماوەریەکە بەڵام جۆرێک لە ئەوەی کە هەنگاوێک هاتبێتە دواوە یاخود بە هەمان گڕوتینی سەرەتاوە نەبێت ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن ئەزانی چێ زۆر زۆر تەبیعیە ئەوەی کە یعنی تقریبا غێرممکنە هەڵسانێکی جەماوەری مثلا بۆ ئەسان معلوم نییە ئەمڕۆ تاکەی جمهوری ئیسلامی بەو هەڵسانە جەماوەری قەولایە بڕوخێ ینی مشخص نێ ممکنە دوای مانگێکی دیکە بڕوخێ بەڵام ئەوەی کە جەماوەرێک لە هەموو ڕۆژێ لە مەیداندا بن و هەموو ڕۆژێ بتوانن بە ئێستا ژیان و گوزەرانی خۆیان وێڵکەن و بێنە مەیدان ئەمە غێرەتەبیە هیچ ئینقلابێک لە بە ئێستا بۆ شێوەیە بەرەو پێش نەچێت تا بە حاڵ نەماندیوە حتمما لە دەورەیەک کە نقطەیەکی ئاخرە لەوەی کە ئینقلاب خەریکە شکە لەگرێەوە مەسەلەی بە ئێستا ئەوەی کە ڕژیم ئیتر ئەڕوخێت ماوەیەکی لەوانەیە 2 مانگ 3 مانگ ئەڵاوە 4 مانگە بەڵام ئەوەی کە 1 ساڵ 2 ساڵ هەمیشە خەڵک لە مەیداندا بن و هەر ڕۆژە لەو وەسەتەدا بێ بە نەزەرم ئەمە تەبیعیە باڵاوپایینی هەیە ئەمە تەبیعیە کە ژیان و گوزەرانی ڕۆژمارەی خەڵکیش ئەم ئیجازەیە نادن کە هەر ڕۆژە لە خیابات بن دەرحاڵ تەوازن خوایە کرد تا ئەلان بە ئێستا بە وجود هاتووە ئەوەی کە خەڵک بە ئێستا ئەوەی کە بتوانن لەم تەوازن خوایەدا بتوانن لە ئەمڕۆدا ڕژیمی جمهوری ئیسلامی بە کولی بکێشنە ژێرەوە ئەم تەناسب خوای هەستان نەبوو خەڵکیش ئەویان ئەزانی بە ئەوەی کە بە ئێستا بە خواست و متالبەیەکی بە خواست و متالبەیە کات نەگۆڕێت کە ئەو پێشڕەوانیان تەسبیت کرد خواست متالبەی گەشتی ئێرشاد مەسەلەی حیجاب مەسەلەی حملە بەژنان مەسەلەی تعرض بە جامعە مەسەلەی خەفەقان و بەشێک لەو پێشڕەوەیانە جامعە توانی تەسبیتی کە و ڕژیمی جمهوری ئیسلامی ملکەت بکە وەلی ئەوەی کە بتوانێ هەر ئەمڕۆ لەم فاصلی ئەم 4 مانگەدا بتوان ڕژیمی جمهوری ئیسلامی بێنێتە خوارێ و ئینقلابێکی بە ئێستا ڕژیم سەرنگونیەکی ئینقلابی بێنێتە گۆڕێ بە نەزەرم ئەم تەوازن خوای هێستا نەبوو وەلی ئەوەی کە ئەوزای جامعە هێستا بوحرانیە ئەوەی کە مەسەلە تەواوی بە ئێستا حتا تێۆرۆسیەنەکانی خودی جمهوری ئیسلامی و تەحلیلگەرەکانی ئەڵێن ئێعترازاتی داهاتوو ئێعترازاتێکی زۆر زۆر وەسیعتر دەبێ بە دلیلی ئەوەی کە مەسەلەی مەعیشەت و مەسەلەی نان و مەسەلەی گوزەرانی خەڵکی دێتە گۆڕێ زیاتی ئیتلاعیەوە یعنی هەر ساڵانە بۆ سەری ساڵی لای ئێمە کە بەهارانە هەمیشە مەسەلەی حەقدەستەکان دێتە گۆڕێ کە پێی تەبەقەی کاریگەر و پێی ئێترازاتی کاریگەری و پێی ئەوەی کە مەسەلەی فەقر و مەسەلەی خەتی فەقر و مەسلەی ئەوان دێتە گۆڕێ ئەمانە ترس و لەرزی سەرانی جمهوری ئیسلامی لە تەحلیلگەرەکانیانەوە لە ئەوەی کە نەخشە ئاڕێژن ئەمانە لە ئێستاوە ترسیان لێ هاتوۆتە لیان گەورە بۆتەوە ئەوەی کە ئێعترازاتی داهاتوو نەفقەت بە تەنیا لەسەر مەسەلەی حیجاب و گەشتی ئرشاد و ئەوانە دەوێت بەڵکو ئێترازاتێکی زۆر ڕیشەدارتر کە بەشێکی زۆرتر لە خەڵک بەشێکی حتا تەبەقەی کارگەر وەکو تەبەقەیەکی ئیسماعی ممکنە بێنێتە مەیدان و ئەوە ترس و لەرزێکی تەواو خسوەتە جیانی جمهوری ئیسلامی و ڕژیمی حاکم و یەکێک لە ئەساسی ترین مەسایلی ئەمڕۆی ئەوەی کە
اعتراضاتی داهاتوو وەسیعتر دەبێ ڕیشەییتر دەبێت لە خوارەوەتر دەبێ و جەماوەری خەڵک بە دلیلی ئەوەی کە جمهوری ئیسلامی توانایی هیچ یەک لە مەسایل اقتصادی مەسایلی معیشەتی هیچ یەک لە بحرانەکانی کە هاتووەتە سۆراغی نەتوانای ئەوەی حەلیان کە نەتوانای ئەوەی هەیە کە لە تەریقی زەبر و زەنگە و تەنیا ماشێنێک کە لە دەستیدای ئەوەی کە من ئەکوژم و ئەبڕم و جوابی هیچیش نادەمەوە تەنیا بەو تەریقە گەرەکە حەلیکە کە غیرە ممکنە هیچ ڕژیمێک لە دنیادا ناتوانێت بە تەنیا ماشێنی پۆلیسی و ماشێنی سەرکوب بتوانێت خەڵکێک بۆ بەتایبەت خەڵکی ئێران کە تەجروبەی ئینقلابی هەیە تەجروبەی هەڵسانی جەماوەری چەندین جاری هەیە و تەجروبەی ئەوەی هەیە کە چۆن ئەزانێ کە چۆن ڕژیمی حاکم وەختێک کە بێستا لە بەرابەریدا ئەوەستێ بهێنێتە خوارێ و بێستا هەنگاو هەڵێنە بۆ ئینقلاب تەجروبەی ئینقلاباتی متعددی هەیە کە بە نظرم ئەم دەورەیەش دەورەیەک لە ئینقلابە دەورەیەکی ئینقلابیە دەورەیەکە کە خەڵکاتونەتە مەیدان و تەسمیمیان گرتووە و شانەکانی خۆیان دروست کردو کمیتەکانی خۆیان دروستەکەن و ئەو فەزایی کە لە ئێراندایە ئەم نەوعە لە مبارزە ئەم نەوعە لە سازماندان و ئەو نەوعی کە لە ئێراندا وجودی هەیە بە نظرم یەکێک لە شاکارەکانی مبارزەی سیاسی جەماوەریە کە قابلی دەرسە بۆ هەر نیرویەک هەر وڵاتێک کە دەیەوێت لە خوارەوە ڕژیمی حاکم سەرنگون کە و ڕژیمی تایبەت بەوەی کە خواستی جەماوەر بێنێتە سەرکار. ئەگەر باس لە خاڵە لاوازەکانی بکەین هەڵبەت لە زۆر بەرنامەدا و لەگەڵ ئێوەشدا باسمان لە خاڵە بەهێزەکانی ئەم فڕۆشانە کردو بەڵام ئەگەر باز لە کۆسپ و ڕێگریەکانی و ئەو خەڵ لاوازانەی بکەین کە ناتوانێت زیاتر تەوازن قووا بەلای فڕۆشەودا بکشێنێتەوە بین. من پێم وایە ئەگەر نێوی خاڵی لاوازی لێ بنین ئەوەیە کە باوەی کە جەماوەری خەڵک لە کمیتەکانی خۆیان پێکردنەوە باوەی کە لە سەتحێکی سەراسەری ڕابطەیەکی وەسیع لە بەئێستاوەی کە کۆنتترۆلی محەلاتی پێڵن ئەوەی کە کمیتەی محەلاتی پێڵن ئەوەی کە هەر نەهاد و سازمانێک کە توانی بێتی دەخاڵەتی خەڵکی لە خوارەوە مسەجل کە بیسەلمێنێ ئەمانە یەکجار زۆرن ولی ئەوەی کە ئەم دەخاڵەتە جەماوەریە ئەم کومیتانە ئەم نەهاد و ئۆرگانە سیاسیانەی کە خەڵک لە هەر شوێنێک کە دەستیان گەیوە پێکیان هێناوە ئەمانە رابطیان لەگەڵ یەکتر رابطەیەکی سەراسەریتر هەماهەنگتر و بتوانێت کە بە ئیسلاح بتوانێت ئەم رابطەیە وا هەماهەنگکە کە بە ئیشارەیەک کە لە سەتحێکی کولیتردا لە رابطەیەکی گەورەتردا کە بە نظرم شاید ئەگە خاڵی لاوازی نییە بنین ئەوەی کە ئۆرگانێکی سەراسەری تر کە من پێڵم تەحەزب من پێڵم کە متحەزب بوون وەکۆی کە حزبێکی سیاسی بتوانێت جەماوەرێک کە لە هەر شوێنێکی بەئیسلا ئێران خەریکە فعالیت دەکا و ڕابەری بکە و وەسلیان کە بەیەک ئەم ئۆرگانە کەمی هەیە ئەو ئۆرگانی کە بتوانێت ئەم سەتحە لە مبارزات پێکەوە وەسڵکە ئەم سەتحە لە مبارزاتی کرێکاری مبارزاتی بەئیسلا مەدەنی مبارزاتی مەدارس و دانیشگاکان و ئەوانە لە سەتحێکی سەراسەریتردا بەیەکەوە وەسڵکە بە نظرم ئەوە یەکێک لە کەمبوودەکانە باوەی کە ئەحزابی سیاسی یەکجار زۆرە لە ئێران و هەر کەسەی دەخاڵەتی خۆیەکە و هەر کەسێک کە خەریکە بەشێک لەم جەماوەرە کە رابطەی لەگەڵی هەیە یا تەئسیری لەسەری هەیە تەلاشەکە کە بۆ مەسیرەی یا ڕەنگی خۆی ڕەنگی سیاسی و ئۆفۆقی سیاسی خۆی لێدا با وەسفی ئەوە بە نظرم بەشی خوارەوەی جامعە بەشی ئەو خوارەوەی جامعە کە رادیکالیزمێکی گەورەی تێدایە چەپە چەپگەرایەکی قوی تێدایە و خواست و مطالبەی چەپی تێدایە چەپ لە نێو جامعەدا کۆمۆنیزمێکی متحەزب کە بتوانێت ئەمانە بەیەکەوە وەسڵکە
بە نظرم کارێکی قورستر و قایمتری دەوێت کە ئەم رابطانە ئەم تەحەزبە ئەم رابطایی کە لە نێو جەماوەردا هەیە بەیەکەوە وەسڵی کا و شەڕێکی سەراسەری تر بە ئۆفۆقێکی ڕۆشنتر و بە ئایندەیە کە بزانن چییە داهاتووی بە ئێستا دوای جمهوری ئیسلامی تەسبیت بکە و نیگەرانی ئەوەی کە ئەم جەماعەیەکە پێی وایە لە طریق ئەم کۆمۆنیزمەوە لە طریق ئەم حزبە سیاسیەوە لە طریق ئەم ئۆفۆق سیاسی کە لە ڕاستی بێستا ڕوتی جەماوەریدایە ئومێدی پێ بەستێ و بزانێ هەنگاوی دوایی ئەوەیە و لەگەڵی بڕوا فکرەکەم کە کاری زۆرەوێ کاری زۆرتری ئەوێ ینی ئەوەی کە کاری شۆردەتری دەوێ و من پێم وایە یەکێک لە شاید خاڵە لاوازە قویەکانی ئەم وەزیەتە ئەوە بێکە تاکیدم لەسەر کرد. پێش ئەوەی دوا پرسیاری خۆم بکەم بە پرسیاری بینەرێک بینە سەر شاشەکە و ئاڕاستەی ئێوە بکەن کە نەخشی بزوتنەوەی کرێکاری لەم خڕۆشارەدا چۆن دەبینن؟ لە جەنبەهای متفاوتەوە چاوی لەکەین ئەمە بزوتنەوەی کرێکاری پێش ئەم اتفاقاتە ئەگەر حتمما ئەگەر ئەخبار و گزارشاتی کرێکاری لەسەر مبارزەی هەڕۆژەیان چاوتان لێکردبێ دەورێکی زۆر زۆر ئەساسی هەبوو لە تەحولی جامعە لەوەی کە هەمیشە ئێترازاتێک هەبوو هەمیشە تەبقەی کاریگەرێک هەبوو لە هەفتەپە و لە فولاد و لە پۆترۆشیمی و لە هەر شوێنێک لەم جامعەی ئێرانە کە چاوی لەکەین مبارزە بۆ باشترکردنی ژیان مبارزات بۆ ئازادی ڕەهبەران مبارزە بۆی کە مەعیشەتی باشتر مبارزە بۆ حەقدەست مبارزە بووانە هەمیشەگی و لە سەتحێکی عالیدا بووە لە دەورەیەکدا ئەوەی کە ڕەهبەری کرێکاری بە نمادی مبارزە تەبدیل بوو هەبوو لەم دەورەیەدا ئێترازاتی کە زۆر خیابانی بوو و بە حەق لەسەر خواست و مطالبەی ئینسانی و دفاع لە ژن و بەئێسڵات لە تەقابل لەگەڵ سەرکوب و خەفەقانێکدا بوو بە حەق ئەوە بوو بەڵام مبارزاتەکە هەڕۆژە بوو ئیتفاقاتەکان هەڕۆژە بوو ئەوە بەشێک باعث بوو کە مبارزاتی کرێکاری لە نێو ئەوانەدا ئەم ڕەنگ و بۆیی کە پێشتر هەیبوو دیار نەبێ ینی ئێحساست دەکە کە مبارزەی کرێکاری کەمتر بووەوە بەڵام اتفاقاتی نێو ئێران مبارزاتی وەسیعی خیابانی باعث بوو کە ئەوە لەبەر چاوی جامعەکەم بێتەوە هەر ئەلانەکانێت لە دەوری ئاتیژە لەم دەورەیەشدا مبارزاتی کرێکاری لە زۆر شوێنی بەئێستا کارخانە گەورەکان وجودی هەبووە بۆ مەسلەی دەستمۆز بۆ مەسلەی ئازادی سیاسیەکان بۆ مەسلەی دفاع لە مەحکومکردنی ئێدامەکان و ئەوەی کە پێم وابێ کە تەئەکیدی لەسەرکەم طبقەی کارگەر وەکو طبقەوە جنبشی کرێکاری وەکو جنبش یەکێک لە پایەکانی تەقویەتی ڕوتی سیاسیەکە لە جامعەدا من پێم وایە ئەگەر هەر ڕوتێکی سیاسی هەر تەحرکێک لە نێو جامعەدا ئەگەر طبقەی کاریگەری لەگەڵ نەبێ ئەگەر جنبشی کرێکاری وەکو جنبشێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب کە دەتوانێت تەنیا جنبشێکە تەنیا ڕوتێکی سیاسی کە دەتوانێت تەواوی ئازادی تەواوی بەرابەری و تەواوی بەئێستا ئازادی سیاسیەکان و دەستبێنە بێ ئەو جنبشە بە نظرم لاقێکی ئەشەلێ و بێ ئەو جنبشە و بێ ئەو ڕوتە سیاسیە پێم وایە ناتوانێت ئەو کارە ئەساسیە ئەو کارە ئینقلابیە و ناتوانێت ئەم هێژمونیە سیاسی کە لە بەرابەر ڕژیمی حاکمدا دەتوانێت سەرنگونی کا دەتوانێت بە ئێستا انقلابێکی ئیجتیماعی و بەرابەری تەڵەبانە پێک بێنە بێت طبقەی کارگەر و بێ ئەو ڕوتە سیاسیە بە نظرم ئەم قدرەتی نابێ ممکنە بتوانێت ڕژیم ئەوەسکە ممکنە بتوانێت بەشێک لە دەسەڵاتی سیاسی بەئێستا ئەوەزی کە بەڵام ئەوەی کە بتوانێت تەواوی ئازادی و تەواوی بەرابەری و تەواوی مەعیشەت و ڕفاهی جامعە بەدەست بێنە بێت طبقەی کارگەر و ئۆفۆقەکەی بێ کۆمۆنیزمی طبقەی کارگەر بە نظرم ممکن نییە.
دو پرسیارم پەیامتان بۆ ئەو کەسانە چییە کە لە دەرەوەی ئێران و دڵیان بۆ ئەم خۆشە جەماوەریەی ئێران لێدەدات و بە ئومێدت ئەوەی کە بە دوا دەستکەوتی خۆی بگات پەیامتان بۆیان چییە؟ من پێم وایە جیاکردنەوەیەکی زۆر جار جیایەکەنەوە ڕوتێکە لە دەرەوەی وڵاتە بەڵام ئەوەی کە من پێم وایە لە هەر ئیمکانێک بۆی کە مبارزات لە ئێراندا پشتیوانی لێ بکەن لە هەر ئیمکانێک کە بتوانن بەری سەفارەتەکانی جمهوری ئیسلامی بگرن و تعرضی ئەم ڕژیمە فاشیستەی کە مناڵە کوژێ ژن ئەکوژێ ئێعدامەکە ئەوانە لە بەرابەریدا بوەستن لە هەر ئیمکانێک و لە هەر ئیمکانێک کە ئەتوانن کۆمەککەن بۆی کە ئینقلابێک کە بەڕێوەیە و ئینقلابێک کە لە تەواوی ڕێگەکانی جامعەی ئێراندا خەریکە لێ ئەدا ئەگەر لە دەستیان دێ ئەگەر دەتوانن کۆمەکی کەن بە هەر شێوەیەک بتوانن ڕابتان لەگەڵ ئەگەر لە دەستیان دێ لەگەڵ نەهادە کرێکارەکان لە خارجی کشوەر لە دەرەوە ئەگەر دەتوانن پشتیوانی جەماوەری خەڵکی متمەدنی وڵاتانی دیکە بەدەست بێنن ئەگەر دەتوانن تەزاوڕاتها و ئاکسیۆنهایە کە ئەتوانێ هەرچی زیاتر ڕژیمی جمهوری ئیسلامی بە حاشیە بکێشن محکومی کە فاشی کە واگەر دەتوانن سەرانی جمهوری ئیسلامی ئەگەر ڕابتیان هەیە ئەگەر لەگەڵ هاتوچۆی بەئسلا وڵاتانی دەرەوە ئەکا و لە هەر ئیمکانێک بتوانن بەریان پێ بگرن و باعث بن کە حتا زیندانی بکرێن و جواب دەنەوە تەواوی ئەو شتانی کە فکرەکەم کە لە خارجی کشوەر ممکنە لە تەزاوڕاتهای وەسیعی هەزاران نەفەرەدا بتوانین شرکت بکەین بە خواست و متالبەیەکدا کە لە ئێراندا وجودی هەیە بۆ ئازادی و ڕەفاه و بەرابەری لە پشتی ئەوانەدا قرار بگرین و بتوانین ئەم ڕوتە تودەیە ئینقلابی کە لە ئێراندا تا دەتوانین تەقویەتیکەین لە خارجی کشوەری ژێمە دەتوانین حتمما ئەو کارانی کە لە دەستمان دێ ئەم تەحالوکەی کە لە دەستمان دێ ئەم فەزا چەپیەی کە لە نێو ئێراندا هەیە و لە ژێرەوە خەریکە هەڵ ئەقڵێ ئێمەش تەقویەتیکەین لێرە و لە هاو ئاهەنگ لەگەڵ ئەوان بتوانین کە نظامی جمهوری ئیسلامی نظامێک کە لەسەر خەفەقان و کوشت و کوشتار و فەلاکەت پێکاتۆ ئاخرین نەفەسەکانی لێ بگرین و ئینقلابێکی بەرابەری تەڵەبانە ئازادی خوازانە و سوسیالیستی لە جامعەی ئێراندا بەسەرنجام بگەێنی. ساهەندی حوسەینی لە ڕابەری حیزبی حکومەتی ئێستخەتی ڕسمی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدای لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆیە و مادوش نەبن هەروە سڵاو بۆ هەمووتان. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا چوارشەممەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.